ئاو جادە وا دەقنشێن لە ناو قوڕێ قوڕەکە ناتانی بێ دەری بندارمان بەلالوێن لە پێ دەکات دەستە مەکتەبێ دێتەوە کەینەوە ڕاستە شۆفەر هاتیە ئێرە ئەو بیرێ بکات و هەمان وەچیەک لێ بکات سعات لۆ من چار لۆوی ژن هاتنە دەرێ گوتیان زامی تڕمبێلت دەستچێنین ئەگەر دەستکەی بیری کابرا ڕۆشت گوتیان با زێرەوانی دێ زێرەوانیش لە دوونیەوە هات با گوتیان بارانە ناتانی هەردڕێن ئێستا وا بەتەما زێرەوانی ئەوگۆ هاتیە زێرەوانی هێشتا نهاتیە 3 مانگە پشتی ئاوی لە ماری مە بەسڵۆندەی دانە هاتیە ئەوە هاتیە مختار هاتیە کلیلی دانا گوتوەرە ئاوی بکە وادێ خەنی بووین کە ئاوەکەی دانا و کردەوە ئەو ڕۆژی ئاوا چیت کە ئاو نات پێی دەری وەرە لۆمان چاکە دەربڕێ بەلەدێ دەبی ئەوە داواکاریمان زادەکەمان لۆ چاکەن ئاومان بدەن هیچمان ناوێ ئەمە دەو ئایپارەمان لە حکومەتی نەکردەوە نییە بەس زادەکەمان لۆ بکەن و لەگەر ئاوەکەی چەندەمین جارە ئەمە گردبوونەوەی دەکەن لێرانە لەو تۆبزاوی ئەحمەدی زۆرمان پێ ناخۆشە کە کێشەکمان دەبی ئیلا بە گردبوونەوە دەیانەوێ بێن چارە سەرکەن کەچی چارە سەرەکەش یەکسەری نییە لۆ هەمووی نییە نیوە حەلی مشکلەی لۆ دەکرێت نیوەش بەجێ دەهێلدرێ ئێستا ئەمە لەو بەشەینە کە هیچمان لۆ ناکرێ ئەوی دەستیشی دەڕواتن هەم ئیشی لۆ دەکرێت ئەمە لە مانجی شەشەوە بێ ئاوین ئەوە 2 ساریشە ئێرانە پرۆژەی جادە و قیر و ئەوەی لۆ هاتیە مەزرا ئەوە 2 سارە گوتیان بە 11 مانجی تەواو دەبیت 2 سارە تەواو نەکرایە هاتن چار کۆرانیان تەواو کردو و زۆر بە خاوی ئیشەکەی دەکەن هەندە بە نازیشە هەندە بە نازە ئەوی لەسەری سەرپەرشتیارەکەی دەرە هیچ قسەی نەکەن ها تووڕێی نەکەن دوای بەجێ دێلی ئیشەکەی ئێوە هەمووی بە جوانی ناکە بە عەدالەتی ئیشەکە ناڕوە ئەمە داوای قیڕی لێ دەکەین داوای مەکتەبی لێ دەکەین داوای هەموو شتێکی لە حکوومەت و لە دەسەڵاتی دەکەین گەڕەکەچی گچکەیە لە چاو ئەو پرۆژانی کە بخوایان عیملاقەکان کە دەکەن زۆر بە ئاسانی جێبەجێ دەبی ئەگە بیکەن